بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری لە کوردستان بەشی دووهەم. پێویستیەکانی هاتنەدی دەسەڵاتی خەڵک لە کوردستان. یەکەم، چینی کرێکار و زەحمەتکێشانی شارودێ هێزی سەرەکیی پاڵنەری بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان پێکدێنێ. گەشەی بزوتنەوەی سۆسیالیستی چینی کرێکار و ڕێخستنی ڕێکخراوەی جەماوەری و چینایەتی کرێکاران، ڕێکخراوبوونی بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵک لە دژی ڕژیم لە پێویستیەکانی پێشڕەوی و سەرکەوتنی ئەم بزوتنەوەیە و هاتنەدی دەسەڵاتی جەماوەری چەوساوە و ستەم لێکراوی کوردستانە. دووهەم، مەرجی پێویستی پێشڕەوی بزوتنەوەی شۆڕژگێڕانە و هاتنەدی دەسەڵاتی خەڵک، دابڕانی جەماوەری کرێکار و زەحمەتکێشە لە ستراتێژ، ئاسۆ، ئامانجەکان و سیاسەتەکانی حیزبە بورژواییەکانی کوردستان و بەهێزکردنی ستراتێژی سۆسیالیستی لە بەرامبەر ستراتێژی ناسیۆنالیستی بە پانتایی کۆمەڵایەتیە. ئەنجامدانی ئەم ئەرکە گەورەیە لە گرێوی ڕۆشنایی تێگەیشتنێکی ڕوون لە ئامانج و بەرنامە بۆ ئاڵوگۆڕی ڕاستەقینە لە بوارە جۆراوجۆرەکانی ژیانی کۆمەڵایەتی خەڵکی کوردستاندایە. سێهەم، دابینبوونی ئیرادەی ئازادانەی خەڵکی کوردستان بەسەر چارەنووسی خۆیاندا بەرهەمی درێژەی خەباتێکی جەماوەری هەمەلایەنەی سیاسی، کۆمەڵایەتی و نیزامی لە دژی کۆماری ئیسلامیە. ئەم خەباتە لەگەڵ هەر هەنگاوێکی بەرەو پێشەی خۆی خەڵک بە مەبەستی دامەزراندنی دەسەڵاتی داهاتووی خۆیان تەیار دەکات و سەرەنجام بە تەوژمی هەمەلایەنە بۆ سەر تەواویەتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کوردستان پێویستیەکانی سەرکەوتنی یەکجارەکی مسۆگەر دەکات. چوارەم، بەداڕمان و لەبەریەک هەڵوەشانی هێز و ناوەندەکانی حکوومەتی ناوەندی و پاشەکشەی ئەوان کار تەواو نابێ. سەرکەوتن لەم قۆناغەدا بە پێکهێنانی ئۆرگانەکانی دەسەڵاتدارەتی جەماوەری لە شار و دێ و ڕێکخستنی پێکهاتەیەکی دەسەڵاتی شۆرایی لە کوردستان گەشە دەکات. پێنجەم، تەزمینی بەردەوامی سەرکەوتن لە گرێوی تێکشکاندنی یەکجارەکی دەسەڵاتی دەوڵەتی مەرکەزی و پێشڕەوی بزوتنەوەی کرێکاری لە ئاستی سەرتاسەریدایە. ساناترین و هەموارترین ڕێگای پاراستنی دەستکەوتەکانی بزوتنەوەیەکی شۆڕژگێڕانەی سەرکەوتوو لە کوردستان لێک هەڵپێکرانیەتی لەگەڵ شۆڕشێکی سەرتاسەری لە ئێراندا.